بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوی هیواتان لێبێ لە بەرنامەی هونەرستانەوە لە رادیۆ تیڤی HD گەڕیانەوە. هیوادارم ئەم پێنجشەمە ژۆگەر پێنجشەمانێککە سوودێکی کەم تا زۆر بە هونەری میلی و هەموو هونەرەکانی کە بگەێنین و بە میوانداری هونەرمەندێکی خۆشەویستی شاری سلێمانی کە ئەویش وەکو زۆربەی هونەرمەندان لە گەڕەکی خەبات چای بە دنیا هەڵێن ئاویش کاکە کۆساری دەلاکە ئەمڕۆ بە دەنگە خۆشەکەی و چەند ئاوازێک پێشکەشی ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکەمانەکە و بە کاک کۆساری دەلا گەڵین بەخێر بێی سەر قوربانم زۆر سپاس کاگیۆجان بەخێر بی کاک کۆسار قوربانم چاوەکەمی سپاس کاک کۆساری ئەزیز چیت ئامادەیە بۆ ئەم ڕۆمان وڵای ئینشەڵا مەجموعەیە بەرهەممان حازر کردووە هەم گەڕیانی تیا و هەم بابەتی شادیشی تایە ئینشەڵا بەدڵی هەموو بینەران و بیسەرانی خۆشەویستە بێت زۆر بەخێر بێی کاکە کۆساری چیت هەیە بۆ ڕادیۆکەمان بۆ بەرنامەکەمان ڕێز و سڵاوم هەیە بۆتان دەست چاوتان خۆش بێ پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە زۆر سپاس بە هیوام ئینشەڵا بەرەو پێشتر بچێت و ئەم جۆرە بەرنامانە زۆر زۆر پێویستە چکە بەڕاستی هونەری میلی جوای لێ هاتووە تاوا گەورە بووە لە هەموو شارەکانە بە هیوام ئێمەش بتوانین خزمەتێکی بچوو بکەین دەستخۆشی لە تۆکەین زۆر بەخێر بۆ کەناڵەکەمان بۆ ڕادیۆکەمان کاکە کۆسار تەڵان هونەری میلی یەکێکە لە چمک و باڵە گەورەکانی هونەر لە بواری هەموو وڵاتەکاندا بە تایبەتی لە وڵاتی ئێمەشە 7 ساڵە بە شانازیەوە کە باڵی کێشاوە بەسەر هەموو هونەرەکانی ترا و توانای چەندین گەنج دەرکەوتووە لە بوارەکەەوە ئێمەژەم بەرنمەیەمان کە پێویستە دەستخۆشی لە کاکجزای سازکەین وەکو مدیری بە بەرنامە وەکو برادرانی مۆتر کاک ڕێباز و کاک گۆران و کاگالان و کاک بورهان و جەماعەت زۆرن خۆبەخشەکان هەمیشە ماندوونە ناسانە کاریان کردو و کاکزا بە تایبەتی بە خێراتنی هەموو هونەرمەندانی بەبێ جیاوازی کردەوە زۆر پێی خۆش بوو بە خێراتنی و کەسانەکە کە تازە دێنە ناو بواری هونەرەوە چکە زۆر گرنگە ئەوە کە کەسێکێ بوون بە بەهرەمەندە خۆ دەزانی زۆر کەسێ هەزار قاتیە بە دەنگی خۆشە بەس خۆی دەرنەخستویان دەرفەتێکی نەبووە وایە و خۆشحاڵین لە بەرنامەی هونەرستان بتوانین ئەو دەنگە تایبەتانی کە شاراوان لە هەموو هونەرەکان بتوانین دەریان خەین و تۆ دەنگ شاراوانە تو دەنگێکی باشی هەیە و دەنگێکی چاکێ و گوێمان لێ بۆ لە زۆر شوێن و پێم خۆش بۆ بەو کەسانی کە نیان ناسی ئەمڕۆ بناسن و ئەسپی خۆ تاوبەی لە بوارەکەدا هیوادارین بتوانیت و دڵخۆشین ئێمە بتوانانی بینەر و بیسەریش دڵخۆشکرد و هوادارانی خۆش ئەوەشمان بیر نەچێ مامۆستایان کاکە وەلید گەرمیانی خۆشەویستمان بیر نەچێ بە کاگوەلیڵین بەخێر ویستە سەر و چاوم وەکو ئێمە و هەموو سەربازەونەکان خۆبەخشانە هەموو بەرنمەیەک هاوکاری کردوینەوە چەند تۆ ماڵی خۆشە پێز و بەخێراتن ناکە ماڵی خۆشمە ها بە کەسیشی نایە ماڵی کاگڕێبازیشە کاگالان کاگۆران کاگبورهان هی کاکزا بە تایبەتی ماڵی هەمووانە بەڕاستی بەرنامەی هونەرستان بیا بەرنامە کاکە جلال بیا بەرنامەی کاکجزابی ئێمە تەنیا مەبەسمان
گاندنی خزمەتە بە هوەر و هوەری کوردی و ئەو دەنگە شاراوانەی کە تایبەتن هەندێک کەسێ خۆ سڵفێزی مۆسیقاشی نەخوێت بەڵام هەر خۆی دەنگێکی پاک و ڕۆحێتێکی مۆسیقی لە ناخیا هەیە خەریکە لاڵی ژەبین و پێمان خۆشە دەنگە ئاشناکەنەوە دووبارە و سێبارە بە خێراتنی کا کۆساری دەلاگەکەم بەخێر بیستە سەر چاومان پێش بچینە لای گۆرانی یەکەم سەمسیارێکی سەرتایی تایبەت هەموو کاتێکەکرێ خزمەتە ئەمانەیە بزانین کاکۆسار چۆن بوو هەستی بەوە کرد کە بەهرەی هوەری تایەوە چۆن بوو لە کەیا دەست پێکرد طبعا هەمومان هەر لە گەڕێکێکی شعبی و لە ناو کۆمەڵی برادەرە دەست پێەکەین بەڵامی تر وەکو دانیشتن وەکو گۆرانی وتن با بڵین کە لەگەڵ ئالەتی مۆسیقاوەمەە گۆرانی وت لە 2006 تقریبا هەتا سێش پێما بێ لە یوتوبامە دانیشتنێکم هەیە و دوای ئەوە بەردەوام بووم بەڵام بەبوونی سەرقاڵی بەبوونی ئیشوکار و کەم تەرخەمی خۆم لە پێش هەموو شتێکەوە کە بەڕاستی تۆزە باسی کاک جەزا کرد پێم خۆشە منیش باسی بکەم ئینسان تۆزە بە ئەمەک بێ کاک جەزا من یەک دوو جار چوومە خزمەتی بە حەقەت هەموو هاوکارێکی پێشکەش کردم زۆر هاوکاری کردم بەڵام خۆم زۆر کەم تەرخەم بووم بەڵامی تر کەم تا زۆر هەر هەبووە بەردەوام بووم بەڵامی تر کۆمەڵشتیش هەبوو دووری خستوینەتەوە کۆمەڵگە و معناتی کۆمەلگا زۆرن ئیشوکار و ئەم شتانە دووری خستوینەتەوە بەڵام هەر وردە بەردەوام بووم دەست خۆش بێ ئەساسەوەیە خۆی جوانی هوەر لەوایە هەر دقەیەک دەست پێیەکی سەرەتایەکە بۆ تۆ بەتاکی چۆن 2012 مێنازم 2016 مەویش 2016 شڵ هەر ناتمە دوار هاتمە دوای هەژمانگ دەنگم دوو ساڵتێک چۆ وایە لە 2009 هات پێێتمەوە کەواتە هوەر گرنگ شعر و ئاوازی جوان و ئەدای جوانە بۆ گوێی خەڵک بۆی کە تۆ هەر کاتێک بێتەوە تازەی بەڵام ئەگەر شتانە نەبێ بەڕاستی هەر دقەیەک بێتەوە هەر کۆنەکەی جارانی گەشتێکی داهێنان نەبێجا هوەر هەمیشە ئیبداع و تازەکاری ئەوە هیوادارین تۆ شتەکانتم گوێ لەوە لە تازەکاری بەردەوامی و دەنگێکی تایبەت بە خۆتەوە زۆرم پێ خۆشە ئەمڕۆ ئێمەش و بینەر و بیسەر و هەموو کارمەندانیش پێمان خۆشە جۆمان لە یەکەم بەرهەمت بێ و وازان بینەر و بیسەریش بە تاسەوە چاوەڕێن و بچینە لای یەکەم بەرهەمی کاکە کۆساری دەلاک فەرمون جا گۆرانەکە چییە و لە چی پێگاتەوەی چێ گۆرانەکە مقامی کووردە بەڵێ گەڕیانە یقاعی گەڕیانە بە خێراتنی کاگۆلی خۆشەویستی ژەکەم داوای لێ بردنەکەم وایە زۆر پێشتر بە خێراتنم کردە ڕەنگە یەکەم جارمان بێ بەڵام ئیشەکانی بینی و بەڕاستی کەسێکی زۆر سەرکەوتوو بەتوانایە زۆر خۆشحاڵم کە لەگەڵیان یعنی ئەچین لای گۆرانی یەکەممان بە ئیقاعی گەڕیان و لە مەقامی کورت و بە دەنگە خۆشەکەی کاکە کۆسار بیسەر و بینەر بن فەرموو
سەر لێوە جارێکی ترێ بڕواناکەم بە پێکەنینی سەر لێوە جارێکی ترێ بڕواناکەم بۆ ئەو دڵا بێوەفایە هەرگیز خۆم ئاوارە ناکەم ئەی تۆ نەدوێت من بێوەفایی ناناسم خۆلاستی ئەو شەیە هەموو کاتێ کە ڕووکاسێ یاران غەمبارم یاران غەمبارم یاران غەمبارم یاران غەمبارم هەر من سەر شەوە هەر من غەمبارم هەر من چاوەڕوان نییە قەرارە بەخێر بێنەوە دەم و دەستان خۆش مامۆساوەری دەستی خۆش بۆ مۆسیقا جوانە کاکە کۆساری گوڵ و خۆشەویست دەستی خۆش بێ بۆ ئەو گۆرانیە خۆشانە ئەو کورتانە کە تەحویلی کرد بە دواییەکە زۆر چێژمان لێ وەرگرت دەستخۆشی لێ یەکەین ئەو زامەیشێ لەم گۆرانیانە هەڵانە بمی مامۆسا شاخەوانی ئەحمەدیە لە شاری سنە خەمبار مۆزام ئەوەی کەشانەری ئەو نەبوو پێشتریش وەڵی گۆرانی یەکەم لە چەند کەسێکم بیستووە بەڵام بیستابەت نازانمی کێ ڕاستەکەی بەڵێەوە بۆیە منش تاچید نەبووم گومان بتم بابی خەنسەر ئەمە زۆر دەستخۆشی لێکن عیبی نەبوو با پێش ئەوی بچینی لای پرسیاری هوەری لە کاکە کۆسار ئەم ژمارەنە بخوێنە چکە ماوەیەکی زۆر نەماخێنێتەوە گلەیمان لێ ئەەکەن و دوایی بۆ هەندێک کەس کە پیان خۆشە تەداخلی بەرنامەکە بکەنیان پەیوەندیمان پێوە بکەن بۆ ڕاوچیان لەسەر هونەرمەندەکە لەسەر بەڕێوەچوونی تەکنیکی بەرنامەکە ئێمە لە خزمەتی ئێوەیان بۆ هەر ڕخنەوە پێشنیارێک 0 471 52 64 0 471 891 75 75 0 750 727 35 ئەمان ڤایبەر وەساپ شیەتوان لە دەڕێ وڵات پەیوەندیمان پێ بکەن و لە خزمەتی ئێوەیان بۆ هەر ڕخنەوە پێشنیارێ پێی گەورە ئەبین لە خزمەتانین کاکە کۆساری گوڵ ئەچینە لای ئەوەی کە بزین تا چەند ئەوی باسی کەم تەرخەمی خۆتەکە لە بواری هونەرا بەڵام تا چەند ئێستا ئەم دەقەی تەمەنێکە ئێستا لە بواری هونەردای لە بەرنامەیەکدای تا چەند تایبەتمەندی ئەوە تێدایە کە دیسان باوەش بۆ هونەرکەیتەوە و بەڕاستی بیکەتە لانکە لە باوەش تا و خزمەتی بکەیت یعنی ئامادەی هەنگاوی بۆ بنی کە ئیشەڵا بەرەو پێشی بەری وڵا کاجیوە
هەموو کاتێک گوێگرێکی زۆر باشم بۆ هونەری کوردی بە تایبەتی هەموو کاتێکیش حەزم کردووە هەوڵم ماوە بەڕاستی بەردەوامیش لە بەرنامە بەردەوام بیرەکەمەوە کە بتوانم چەند بەرهەمێکی باشم هەبێ مەرج نییە تەنها ئێمە بەرهەمەکانمان لە دانیشت نابێت حەزم کردووە بەرهەمم هەبێ بە تراکات شتی زۆر باش پێشکەش بکەم خۆی شەزانی بەڕاستی ڕەنگە شت زۆریش بێت ئەو تام و چێژەی نەبێت کاجیوا ئەگەر فترەیەک دیار نەبێ خەڵک بیری دەنجێکە لەواچە بەرهەمەکەی بڵاو بکاتەوە خەڵکانێکی زۆر زیاتر هەواداری بن و جوی لێ بگرن هەیشە احترامن هەموو ڕۆژە دانیشتنی هەیە بەڵام وەکو کەسێکی باش گۆرانی بێژێکی باش گوێگری نییە منیش هەموو کاتێ حەزم کردو بەڕاستی بەرهەمی باشم هەبێت زۆر گەر کەمیش بەرنامەیەکی زۆر باشڵاو لە بەرنامەدا هاتووە هەیە ئیشەڵا کە کلیپ بکەیتوانە بە پشتیوانی خوا ئیشەڵا هەمیشە حەزم کردووە خۆی کلیپ بەڕاستی ئەسلی هونەرمەند دەرەخە ئەسلی توانای هونەرمەند دەرەخە خۆی کاکە کۆسەر بابەتێک وروژان ئەمەی کە باسی ئەوکە هەندێکە زێ لەو چەم ڕۆژێک یا هەفتەی ڕۆژە دوو ڕۆژگادانە بێ بەڵام جۆگرام خۆی زین چۆنە هونەری میلی بە تایبەتی دابش بۆ بەسەر سێچم کاوە بە هەمومان و هەموو هونەرمەندێک و هونەردۆستێک و ڕاستیە بزانێ هونەری میلی دابش بۆ بەسەر سێچم کە هەندێک هەیە بۆ ناوبانگ و بەس بۆ ناوبانگ و ها کەشخەی خۆی کە دەرکە بڵنەوە گۆرانی بێژیانەوە فلان کەسە ڕسمی جوابنی هەندێک هەیە بەس بۆ پارەیکە هەندێک هەیە بۆ هونەرێکە زۆر ڕاستە ئێستا نەبێتە خۆڵکێش من حەزم بۆیە بۆ هونەر بیکەم یعنی سێکەم حەزەکەم لە ماڵدانیشم جاری وایە شعرە نووسم ئاواز ئەنووسم ئێستا حالیان شەش ئاوازی تازە لە بەدەستایەکە بەس ئەوی هەیە من لەوە چه ئیمکانێتی مادی یا ئیمکانێتێکی ڕۆحیەمانە فەرقی ئەو تۆم نەبێت تااقەت نەبێت لە ستۆدیۆیەکا بیکەم خۆی گۆرانیش وەکوتمان لەگەڵ هەموو بوونی قووەتێکە چانسێک خەوتۆ لە پەلایە کە ئەو چەند سەد جوڵایەتەوە و کەسە تەدریجیان خۆی ڕابەرە پێشەوەی لاقەی شتێکەوە نییە بەڵام گۆرانیش بۆیە ئەمڕۆ بەڕاستی ئەمڕۆنە لە سوشال میدیایە گۆرانەکان لە ڕاستەیەکی کابرا تراکاتێکی زۆرەکە و پارێکی زۆر سەرفەکە گۆرانەکە بۆ شێوە ناڕوە لە تیڤە جا بۆیە هەمومان ئەمڕۆ بەڕاستی خۆمان ناوەتە قەدەری ئەو چانسە بەڕاستی بەشتی جوان گرنگە بیکەیت ئێستا تراکاتی ژێ ئەڕوا بەڕاستی من پێم خۆشە تراکات بکەیت پێم خۆشەشتی جوان بکەیت چێ لە دەرفەتێکی باشە منیش نایکەم کاجیوا زۆر ڕاستە ئێمە مەجموعەی هونەرمەندمان هەیە هەر کەسە و بە شێوازێک ناسراوە هەیە بە دانیشتنی شەڕەت طبقە ئەناسرێت هەیە بە دانیشتنی شەڕەقسە ئەناسرێت هەیە کەلیمات بەڕاستی هەیە ئیشەکە هەم بۆ مادی هەم بۆ هونەرەکەیشی ئەمە شتێکی خراپ نییە ڕەنگە هەمومان من ئێستا پیشەی خۆم هەیە تۆ پیشەی خۆ بەڵێ پیشەی خۆم هەیە ئەگەر لە هونەرەکە ئیسفادە بکەم ڕەنگە بتوانم شتی باشتر پێشکەش بکەم ژیانیشمی پێدابین ببێ بەڵام ئەگەر تەنها پیشەکە بکەم لەو ئەچە تۆزەکەم تەرخەمی هەبێ لە هونەرەکە بەڵام هەموو کەسێوا جوانە بە شێوەیەکی باش بناسرێت بە شێوەیەکی هونەریانە تۆ مادەم هونەرە هەڵبژاردو بە شێوەیەکی هونەریانە نەکدانیشیت خۆی قسەکە زۆر جوانە ئینگلیزەڵە و هونەرەکە بتوانێت بشژێنێ زۆر ڕاستە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە زۆربەی کات هونەرەکەمان ئەبێتە مایی سەر لێ شێواندنی خێزانیشمان باگەدار بە خێزانە هەیەیان بەڵێ بەڵێ کۆمەڵگەی ئێمە وایە کۆمەڵگەیکی وتیکەرەوە کۆمەڵگەیەکە بە دوای شتی هیچکە بە مۆزوع نەک ئەوەی کە ناڵن بەخێ و کرێ بە هونەرەکەت بەڵکووە کارێکت لێکن نازان بڵم چی یعنی زۆر گرنگە ئەم ئەقلێتە بگۆڕە بەس هیوادارم بگۆ کۆمنتێکی زۆری هاتووە بۆ کاکە کۆسار و سڵاو و دەستخۆشییان هەیە و ڕێز و حرمەتیان هەیە و دەستخۆشی لە بەرنمەکە و لە ستاف هەموو لایەکەن و هەمیشە سەرکەوتوبی کاکۆسە زۆرن بۆیە ناتوانین بیان خوێنینەوە هەرەکانتان زۆر سپاسان دەکەین زۆر سپاس بۆ هەموو لایەکتان ببورن کە ناتوانین ناویان بخوێنینەوە و زۆرن و دەستخۆشی لە هەموو لایەکیانەکەین و هیوادارم ئەوان و ئێمە و تۆش سەرکەوتوبی جا شرۆڤی هونەری زۆرە گە باسی کە نەبێت دووسێ بەرنامەی سەرکەین جا ئیسا ئەچینە لای گۆرانی دووەمت حەزەکەین ئازان ئەم گۆرانی یەکەم دوو گۆرانشی تەحویل کرد زۆر خۆش بوو دەستی خۆش بێ دووەمیش دوانە بەدڵمانە ینی ئەمڕۆ هەمومان چۆن ئەڵی وڵی هەمیشە حەزم لە تازەگەری کردووە دەستی خۆش بێ گۆرانیەکەم هەبوو ڕەنگە بڵام 6 ئاوازم لێگا بوو هەروەکو تازەگەریەک ڕەنگە بەڵێ وڵا هەتا گۆرانەکەمەوە دەنگانەوەیکی باشیە بۆ سپاس بخۆ ئەمڕۆ پێششمانەکە گۆرانیان چی ئەو گۆرانیانەوەڵە بەڵام میشیان تقریبن دوو ئاوازی زۆر جوانەیەکیشانی تۆی خۆشەویستە قوربان لێ بکە کامەیەکی زۆر جوانە ئەی یارمە گەرێش بڵێمەوە دەستخۆشی لە یەکەم و سەرکەوتوبی کاکە کۆسار با گوێبیستی ئەم گۆرانیەش بین و ئەچین لای بەرهەمی کاکە کۆسار فەرموون
هەموو کارمەندانی گیانێکی دوو دەستە بووی پەیمان بوو بۆ یەک بژین لەسەرم هەڵوێستە بووین من و تۆ بۆ ژن و مێر گونجا و شایستە بووین من و تۆ بۆ ژن و مێر گونجا و شایستە بووین دڵداری خۆم حەزینکە ئەمەوێ تەواوکەری عەشقی ڕێکات و زینکەم مەبەستمە ژیانی تۆ تێکەڵی پێکەنینکەم مەبەستمە ژیانی تۆ تێکەڵی پێکەنینکەم وتی بێوەفا نابم تا لەگەڵ تۆدا ژینکەم نامەوێ بۆ ساتێکیش دڵداری خۆم حەزینکەم ئەمەوێ تەواوکەری عەشقی ڕێکات و زینکەم مەبەستمە ژیانی تۆ تێکەڵی پێکەنینکەم نامەوێ وەکوو کچان عەشق بۆ خۆڵ بڕینکەم ئەمەوێ لەگەڵی تۆدا سەر لەسەر یەکسەرینکەم منیش وەک موسڵمانێ ئەبێ پەیڕەوی دینکەم ئەمەوێ سونەتی ژیان کەسێ بە هاوسەرینکەم هەر لا بەیانی زووتر دەست بەمارە بڕینکەم تا هیچ کەس بۆ نێنەکا با چوار دەورێ بەرژینکەم تا هیچ کەس بۆ نێنەکا با چوار دەورێ بەرژینکەم چیەڵەی بەگوێتەکەم لای سۆپەرمارکێتەکەم لەوێ چاوەڕێ دەکەم هەڵتاکەمە پەنجە و پاوانەش لە پێتەکەم هەموو شەوێ لە سناب سەیری ڕەسمی نوێتەکەم هەموو شەوێ لە سناب سەیری ڕەسمی نوێتەکەم لای سۆپەرمارکێتەکەم لەوێ چاوەڕێ دەکەم ئەڵقاکەمە پەنجە و پاوانەش لە پێتەکەم هەموو شەوێ لە سناب سەیری ڕەسمی نوێتەکەم شەرتە تۆ نەدەنێ بە من هەر ئێستا وەسیەتەکەم ژیانێ بکەم بە دۆزەخچی خۆشیە لێتەکەم ژیانێ بکەم بە دۆزەخچی خۆشیە لێتەکەم
بێبادە مەستە بێم گەر شەوێنەی خۆمەوە بێتاقەتم پەستە بێم ئەمە وێ بێتە داوات ئەمە وێ بێمە داوات گەر بۆ تۆ شایستە بێم هەتا ئەو ڕۆژەی ئەمرێم بۆ تۆ خۆشەویستە بێم هەتا ئەو ڕۆژەی ئەمرێم بۆ تۆ خۆشەویستە بێم کاکە کۆساری دەلاک مامۆستاوەری بۆ دەست و پەنجە خۆشە بە چێژە ئەمەی کا کۆساری جێکا بەڕاستی نەبێتە وەسفی بەرەو ڕۆڵە وەکو زەمی پاش بلەوایە یەکێک بووێت تازەگەریەکانی ئافەرن بەری کە بۆن شەر نییە کە ئاوازەکەی ئەوەیکانی من بۆ ئەویکانی کەسێک کە بۆ تێکەڵک ڕۆشتێکی جوانە بۆن هەیە حەزی لە ئاوازی من ئاوازی ئەیارم یارم نەبێتە وەسفوینی خۆمان بەڕاستی ئەتوانم بەم ساڵ 2016 گۆرانی میلی زین و کردەوە گۆرانی یارم کاگەوەلی ینی چۆن ڵیخوا خسێ دڵم و ئازم دانا زۆر بەناوە دڵیژدام نایەکەم جار زۆر حەزم لێ نەبوو بێم تا برادەرتی بۆ نایڵێتم وڵی وڵی زۆر بەلامەتی وڵی زۆر خۆشە ئەو بوو کە لە گادێک هاتمان کاکارۆنەتی دو بەزم سەگ عدەمان کرد پێشەوەی کە نەخۆشکەم هەر ئەویان پێوتین و ئەویان پێوتەوە تااقەتی یارم نەبا بوو هیچ کەسم نەئەگەر بە یارم بەداخیەوە فەزوڵا گۆرانەیەک بوو زۆر خۆش و بەڕاستی خەڵک چێژی لێ وەرگرت بەڕاستی هونەری میلی تۆزێ بە جۆش خۆش کرد ئیتر بووە لەمپەرێکیش بۆی خەڵک ئاواز دابنێ جاران خەڵک ئاوازی دانان هەر گۆرانەکانی کەمانەوت بەڵامتر باش بوو نەبێتین دەستپێک خۆش بوو بۆ منەوە پێشم خۆشە هانیان بۆ دروستکردنی ئاوازی تروە چەندین ئاوازی کەش بەڕێوەیە بە هەواداران و بە بینەری بیسەری خۆشەوی زڵم لە هەر شوێنێکن کا کۆساریش زۆر جوان ئەدات کرد زۆرم پێ خۆش بوو دەستخۆشی لێ یەکەم بۆ هەم بە ئەمەشید هەم بۆ وتنەوەی ئەداکردنی گۆرانەکەت جوانی ئاوازەکەی تۆ بوو نەت باشی تۆ بوو قوربان لێ بم کاکە کۆسارایی پەیوەندی چۆنە لەگەڵ سوۆشیال میدیایە ئەمڕۆ سوۆشیال میدیای زۆر باشم ڕئیسەکان بۆ بەناوبانگبوونی و کەسانی کە حەزەکەن بەناوبانگ بن بۆ خۆی زۆر باشم بەڵام هەموو کاتێ هەڵم خۆزگە ئەگەر من حەزم لە سەوتی گاجیوانە بۆ گوێم لێ نەگرتایە و بەس هیچی تر بڕوان پێ بکە پەیجێکی زۆر باشم هەبوو زۆر ئەکتیڤ بوو بەرهەمەکانی خۆم تیا بڵاو کردەوە کەسانێکی زۆر ئەیان بینی زۆر دەستخۆشییان نەکرد بەڵام یعنی مەجموعەیە کۆمنتیش ئەهات زۆر ئاساییە تو جۆ حەز لە سەوتی من نییە ئەگەر کەسی نزیکی خۆمە زۆر ئاساییە برام هەیە حەز ناکا گۆرانی بڵێم و برایشم هەیە پاڵپشتمە بەردەوام پێم ئەڵێت هاوکاری مەکە بەڵام هەر ئەوە نە ئەڵێم خۆزگە شێوازە نەما ئەوەی کە ناتەوێت کۆمنتی لەسەری نەبێت سە بەڕاستی من زۆر بەسەوە قەنا بگرە دەستخۆشیشان لێ بکە چکەوە نیکە ئەکتیڤ پەیجەکەی پێکتی باس 4 میلیۆن کەس جنێو بابەز کۆمنت وایە کاکەنە تۆ بەردەوامی خۆتەوە زایدن خۆت ناسی هونەری کە تا چەند لە توانای هەیە لە جستی توا کۆبتەوە ئێستا من خۆم بە شانازی و پێشمەرگەی ماڵی مامجلالم 14 ساڵە ئاوازێکم وتووە ئەو لە ماوە بڵاو بێت شوێ سبێش بڵاو بێت و ئاوازێکی هەر خۆمە بەس شعری بەختیار سلێمانیە ڕێزمێ بۆ کار بەختیار سلێمانی بەسەر باسی ئەم حەزم کرد یەکەم کەس بم کە باسی ئەم نێوەنگیرەی نێوان کاک باڤێڵ و کاک لاوەرکەم لەم دارودۆخەی کە سلێمانی تایە و کوردستان تایە بەڕاستی بارودۆخێکی ناهەموار و ناخۆشە بۆ تاک بە تاشی کورد شارێکی جوان ئاوازێکی جوان داناوە بۆ هەردووشیان کە و توشمە شڵایم شەو بڵاو بێتەوە لە تیتۆ بڵاو بێتەوە بەڵام ئیم شەو لە ئینستا احتیمال بێش بەشێکی بڵاوکەمەسێکی لە تیتۆ چەند کۆمنتێکم بۆ هاتووە نابێت تۆ جوێبەی بۆ قەجێ بۆ تۆ چی وا گۆرانی ئەڵێ کاگە چی هێکە نووسێتشی ئەوە چی ئەڵێ پارە پێنەماوە ئەڵێ پارە پێنەماوە بەسەریانەوەی نەخێر بە قوبرا من خۆم پێم خۆی هیچ کەسێ پێخۆش نییە بەڕاستی ناو ماڵی کورد بێ بە کێشەوە گرفت و هەموو نەخسەکانی ناو کۆمەلگا ڕۆیە ئەگەر شتە بێ ئینشەڵڵا هیوادارم پێک بێنەوە و هیچ گرفتێکی
سیاسی کۆمەڵایەتی لە وڵاتی ئێمە ڕوونە و گوێمەیە بۆوانە من بە حەقەت کە ئەماڵێم سەرەتا وتم کەم تەرخەمی خۆمی زۆر تایە بەڵام بەڕاستی من گۆرانی عەدنان کەریمم بینیوە کە ئیتر زۆر پرۆفیشناڵە کۆمنتی ناشرینی بۆ چۆ بەڵام زۆر ئاساییە من پیجەکەی ساوتی تۆم بەدڵنیە پیجەکەەوەن فۆڵۆکەم تەواو سەیری ناکەم ئیتر پێویست ناکە ئەوە هەیە حەسی لە گۆرانی وتنە زۆر ئاسایە باچە گۆرانی بڵێ قەیچێکە هەیە من هەموو کاتێ وتومە بڕوان پێ بکە لەسەر ئیشەکەی خۆم خەڵگا تۆ پێ وتم توێتی ئەمە چیم هەموو دەلاکە زۆر بوتم ئەوە باشترە لەوەی کە بچێ خەریکی شەڕەت چەقە و کۆمەڵەشت بێ با بیکە قەیچێکا من منافسم بۆ دروستە بێ باکاتە هەوڵ زۆر باشترە لە بریەوەی کە ئاژاوە بنێتەوە و تووشی سەرڕۆی و کۆمەڵەشت بێ سوود لە بیربۆچوونەکانی وەرەگرین دەستی خۆش بێ ئەوە زۆر گرنگە من لە هەمان پرسیارتم لە کاعادل کرد کاعادل هەورامی چۆنەڵی لە بوار دەلاکێکەکەمەوەتم کاعادل ڕێ چۆنە تۆ لە بواری هونەری هەورامانەتی کاجوام پێم خۆشە هەموو هونەر هەورامان هەموو هونەرێ زۆر بێ لەبەرەوەی کە خەڵک بزانێ ئەوە هەورامی ئەوە هونەری سۆرانی ئەوە بادینی ئەوە شێوازێکی میلی ئەوە شێوازێکی یەکادی ئەیتەوتی ڕازەکە دوای لە هەمان کاتامان قسەت و دەچوو بۆی کە بەڕاستی بتوانی خۆت پێشخەی دەستخۆشی لێکەمەوە زۆر گرنگە هیوادارم کۆمنتی ناشرینش نمێنێ هەش بۆ خۆیان کابرا خۆی مەزەناکە بای چەنەوە چۆنە هەمومان کاکە هەموو کە خەڵک بخن لە مامۆستا حەسەن زیرەگرێت لە مامۆستا عەلی مەردانەگرێت لە مامۆستا ماملی ئەگرێت ئێمە بێت چۆی هەمووی ڕقمان لێ گیرێ و ئەی پەیوەندی کۆمەڵی نەچۆنە لەگەڵ هونەرمەندانی میلیە لەگەڵ چیا تێکەڵی پەیوەندی برادەرایەتی و هەوڕێتی لەگەڵ هەموویانە زۆر احترامێکی زۆر لە بینمانە هەیە ڕەنگە من تۆزە دوورتر بم بەڵامی تر لەگە زۆرینانە دانیشتم هەیە زۆر بەڵێ بەڕاستی هەموو کاتێ وتومە هەرچی یەکەکەی ناوی خۆ لە کەدار مەکە ئەو کەسە ئێستا بۆ نمونە من و کاتیوە ستۆدیۆیەکمان هەبوو شوێکیان بەڕاستی زۆرم پێخۆش بوو زۆر دڵخۆشم بۆی کە هات دانیشت ماجموعەیە تراکمانوت بەڵام هەموو شتی معقول و شتی جوان من بەیانی لە ڕوون بێ سەیری کاتیواکەم احترامن لەوە چه کەسانێک بێت تەکلیفیان لێ کردبێتی بە تەکلیف چوبێتی لەگەڵانە لێ جواب بەدڵ نەبوو بەتاکی زۆر شتێ لەوانە ڕۆیە هەروەڵا سپاس بخۆیانی لەگەڵ هەمویان هیوادارم هەمیشە علاقەی هونەریە بەردەوام بێ و لە ڕووی هونەر و لەگەڵ برادەران و دۆستان و ئێستا ئەچینە لای گۆرانی سێم کاکە کۆساری خۆشەوێ میژە تێڵکێشێکی تایبەتیان جیاوازە نەوەڵا بامیان جیاواز بێ بامیان جیاواز بێ ئەچینە لە لای گۆرانی سێمی کاکە کۆساری دەلاک گوێبیست بن لە دەنگە بە چێژەکەی هەر لە خۆشییا بن سریعە بدیایە زینی نەدەکرد بەیان لاس غەزاڵی نەدەویست نەشیە کرد بە خزمەتکار فەرهادانی شیرینی لێدەبوو بەرژەهری مات سیامەن بۆ خات و خەجێ وانە دەبوو شێت و هات چەندین عاشقی ناودا جوانی تۆیان بدیایە لە یارە بوون خیانەتکار مێژوو ئەم داستانانەی بۆمان نەدەکرد تۆمات زۆرە ترسم وەک ئەوان ڕێگەم لێ بگرێ ڕۆژگار لەگەڵ
گیسنجی نەگەم بەلی بۆوەنار ئەترسم نەچمە سایەی زوڵف و باڵای دارچنار دڵنیام دڵم ناشکێنێ ڕوم کردە پەروەردگار نە ئەو تەنیا کە بێ من نە من تەنیا کە بێ یار نە من تەنیا کە بێ ئەو نە ئەو تەنیا کە بێ تێنەگەی وەک جاران ناوی تۆم لەسەر لێوە نازانی گوڵێ هەڵوەرێ سەد خونچەوە بەڕێوە عشقی تۆم لە لاون بوو بە ڕوخسار و بە شێوە ئامادە بووم بۆ باڵات بڕوخێنە مەوکێوە شعرم هونيوه همو شوية بيان خوم بيني بيوا أيوة فايتوك يا مبو بوم بيان كلويوه صدي لظلم شقال حالم حالي فرشيوه صدي لظلم شقال حالم حالي فرشيوه کێوانە بم تاکە یە سێری جوانی ئەو جووتە سێوانە بم پێم خۆشە دایمە مەستی ئەو دەم و نێوانە بم بە دوای ڕوخساری تۆوە هەر ئەبێ دێوانە بم لە نێوان گیان و مەردن ئەبێ لەو نێوانە بم عشقی تۆ وەسوودێم وەک مەجنون پێوانە بم بە عشقی تۆ وەسوودێم وەک مەجنون پێوانە بم کۆساری خۆشەویست ئەکا کۆسار کاگوەلی بەخێر بێتەوە دەستخۆشی لەکەین بۆ بەرهەمە بە جۆش و خۆرۆشانەی قاعە جوانانەی کە بەکاردێنا و کا کۆسارێنە جۆش و خۆرۆش کا کۆسارم کەلیماتانە لەگەڵ چی شاعیرێکە کۆنتاکتی هەیە زیاتر لەوە چێ بڵێم لە ساڵنەوەتی کەلیمەکانی خۆمە بەڵێ لە دوو ئیشە کاک حاجیامان یارمەتیان بەڵام ماڵی ئاوا بێ بەڕاستی ئیشەکانی زۆر جوانە بەڵام وەکو ئیشەکانی تر بەڵێ لە ساڵنەوەتی شعرەکان خۆمەی نووسم دەستخۆشی لە تۆکەم بۆی کە ئینسان خۆشە هوەرەکان وەکو مواسەفاتێک وایە چۆن سیارەیەک کڕی ڕوع مواسەفاتە نی مواسەفاتە یا سێ ڕوعە فولەوە خۆشتە فولەکە تۆ ئەگەر بتوانی ئاواز دابنێ ئەگەر بتوانی شعر بنووسی ئەگەر بتوانی ئەدادانی بتوانی شارەزایی بکەیت لە ڕووی مقاماتەوە بڕی بۆی بخوێنیەوە تۆ بە کەسێکی پێرفێکت و متەکەمل بۆی کە هیچ کێشەیەکی هوەری نابێ و کاتە لە هیچ شوێنێک پەک ناکەی بۆ هوەری زیندومان هەیە وەکو هوەرمەندی گەورە کە ئێستا توانم بڵێم سەقفی هوەری کوردی ئەمڕۆ ئاگرین دڵشاد هەموو تایبەتمەندیەکانی تیا کۆبەتەوە باڕاستی کاگەوەلی ئەم لە ڕووی ئەداوە من توانم بڵێم ئەوەی کە من 20 ساڵ 30 ساڵە گوێ لە ئیبراهیم تاتڵسەگرم لە مناڵیمەوە هەر کە ئەدا ئەکا ئیتر من تێناگەم بعد بە حکمێکی مێشێکی مۆسیقی مەیە خۆ چەند نەشم خوێندووە بەڵام
ئەکادیمیە نیم بەڵام سەماعیان تا حدێک خۆم گیانەوە ئاستێکی باش مێشکێکی مۆسیقیمە هەرکە جۆم لە دەنگی برایان تەڵەسە بێت من لە حەپەسیام ناتوانم چونکە ئەزانم ئەدایەک و سۆڵفێجێکەکە کە هیچ کەسێک ناتوانێت بتوانێت ینی لەو پەڕی سەختی هونەری شەبێ ناتوان ڕەخلە لەو پیاوە بگرێت بەڵام لە دوای برایان تەڵەس بە خۆشحالیەوە من کاگاگرین بینیوە سەرکەوتوو بێجا بۆیە زۆر گرنگە لە هونەرە پێرفێکت بیوە دەستخۆشیش و ڕێز و سوپاسی تایبەتیمان هەیە بۆ کە حاجی ئامانجی شاعیر کە بەڕاستی دەست و پێنووسێکی جوان بەڕاستی توانایەکی گەشاو لە ناو هونەری شعرنووسینە من شعرم لێ ئیسفادە کردو زۆربەی هونەرمەندەکانی کە شعرمان لێ ئەو کاگ ئالان کاگ محەممەد هەولێری لە هەولێر کاگ بەختیار سلێمانی و چەند شاعیرێکن بەداوای لە بنەوەگەری سنایانە بۆ یا 6 کەسن کاگ عومەر 6 شاعیرێکن باسی سنایانە یادم لەم دەقا بەس زۆر بەتوانانی عیشتی شاعیرانە بەڵاستی ئەوانیش شاعیرەکانیش پاڵپەش بن بۆی کە هونەری میلی بەم بارودۆ خەبگار 2014 چکە شعری جوانیان ئەنووسی بۆی کە لەگەڵ ئەوە هونەری میلی بگاتە ئەم سەخف و زەمانەی کە ئێستا تایەتی دەستخۆشیشم بۆ تۆ ینی خۆشە شعرە نووسی کاگە حاجیامان زمود بەڕاستی سەرەتا گلەیشم لێ هەیە و لێرۆ گلەی لە حاجیامان دەمێکە نەمبینی و دەمێکە نە تەلەفۆنیەکە وای هاتووە نەوەڵا کەس نایبینە وای لاتۆن تەلەفۆن پێیجیش لام بۆ پێجەکەی نازانم لام ماوە یا لام نەماوە پێم خۆشەکە گوێ لێم بوو پەیوەندیم پێوەکەوە حەزەکەم چەند قسێک و چەند دوێتێکی هونەری بکەین لە ڕووی شعرەوە پێم خۆشە من بەڕاستی کاک حاجیامان کە پەیوەندیم پێوە کرد سەرەتا داوای شعرم لێ کرد بۆ دوو ئیش بوو بڕوا بکە پێویستم وتی تۆ پێویستە بۆ نییە خەڵک شعرە باتە شتەکانە جوانن ئەو وەختەشتی زۆر باش مەنووسیەوە گۆرانی بێژی زۆر باشیش هەیە شعرە ماوە پێی هەم ئاوازیشم دانا بەڵامی تر مەجموعەیەکی زۆری ئەبووە زۆر بە دوای بگەڕامە دەستم کەوتایەتەوە خۆی هەموو شتە تاخەوە پێم وتی لە هونەر ئەگەرزانیت کە هونەر نابێتەوەی کە جوان بجێنێ ناتوانانی هەمیشە هونەر بکەیت گەسە تۆ هونەر وەرە با یەک کەرتێکی تایبەت یا لایەنێکی هونەری حکومی بێ بڵکاکە ئەوانی کە بە معنای هونەریان تیا جیان کاتەوە مانگانەیەکیان باشە بۆ بڕدە بزانە هونەر چۆن بەرەپێشچێکا گوەریاوەی کە مۆسیقاژنێکی بتوانایە بزانە هونەر چۆن کابرا کە ئەبینێ بە هونەری وتنەکەی هونەری شعرەکەی هونەری مۆسیقاکەی ئەژێ ئەو کاتە هەوڵەیە بەردەوام بێت چست و چالاک بێ لەوەی کە تازەگەری کارنا هونەری کولێت بزانە هونەر چۆن پێشەکەوێت بزانە کابرا چۆن سەریقە و توانای خۆشیە توی سام ڕۆژ لە وەکو باسێکە وەستایەکی باشی لە ڕووی دەلاکیەوە هونەرە خۆی دەلاک هونەرە هونەرێکی جوانە دەلاکی چکە تۆ دیزاینەرێکی تایبەتی ئاتۆ لەکوێ هەموو ڕۆژە سی مشتری هەبێ لە ڕۆژی ڕۆژە دوو مشتری لە خۆت تاقەت لێشێت تۆ ڕۆژی سی مشتری هەبێ هەرچی دیزاینێک کە نەشیاوە ئەیکەیت لە نوێ ڕاستە بەتاکید ئەو بۆیە هەمومان پێویستمان بە بواری معنی و مادی و هەموو شتێکان هەیە حاصل ئینشەڵا بگەینە ئاستێکی باش لە هونەرەوە تۆ گەشتوشی و ئینشەڵا تۆ هینی هیچی حازر نیە ئەمڕۆشتی خاو بۆ ئێمە ئەو گەڕیانەوە دەزانم دوو گەڕیان و دوو سەری و دوو سەریکە بەرهەمی دواترمان چییە هەر گەڕیانێک گەڵین باش نییە گەڕیانێک و تەحویلی کە دوای بۆ سەری ئەچکە لەوە چێ بیکەینە کۆتا گۆرانی بەرنامەکەمان چکە بەرنامەکەمان 45 دقیقە ڕۆژوار خۆی چارەکی ماوەجا هیوادارم کاکە کۆسار لەگەڵ کاکەوەلیدی مامۆساوەلی لە ئیتفاقن گەڕانێک بڵن دوای تەحویلیکەن بۆ گۆرانێک و من بە بینەر و بیسەری خۆشەویستی ڕائگەێنم وێڕای سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویست و هەموو پێنجشەمانەیە بەرنامەیەکی تازە و هونەرمەندێکی تازە هیوادارم چێژمان پێگەیانە بن لە ڕێهونەرەوە توانیمان سوودێکی کەم بە هونەر و هونەردوستان بگەێنین ئەم ڕۆژ لەگەڵ کاکۆساری دەلاک دێنە کۆتایی گۆرانی و دێنە کۆتایی ئەم بەرنامەیەم پێنجشەمانە و تا هونەرمەندێکیکە و پێنجشەمەی داهات و ئازیزێکیکە بەخواتان نەسپێرین و هەردەم شاد و سەرفراز و سەرکەوتوو بن و لە هونەری جوانی میلی بەبەشتان ناکەین و دەستخۆشیش بۆ ستافی برادرانی بەشی کۆنتترۆڵە کاکە ڕێبازی مافایق و کاگۆران و کاک جەزای مدیر و کاگالان و کاک بورهانی خۆشەویست کە لێرە نیە و مامۆستاوەلی خۆشەویست و دووبارە و سێبارە و سەدبارە بە خێراتنی کاکۆساری دەلاکەینەوە بۆ ئەم بانگێشکردنە و هیوادارین هەردەم لەبەرەوە پێش بیبینین و بەخواتان ئەسپێن تا پێنجشەمەی داهات و نەرمەندێکی جیاواتر سەرفراز بن ئینشاڵڵا چاوەڕێی گەڕیان و سەریعەکەتی
خۆشە گیرمم لا خەمێ باچەوانم سۆمایان هانا بەنێ لێم گەڕێ با گۆشە گیر بم لا خەمێ باچەوانم سۆمایان هانا بەنێ لێم گەڕێ با وەک شەوانی دووری تۆ باچەوانم هەر سۆمای بێ دووری لە تۆ لێم گەڕێ با وەک شەوانی دووری تۆ باچەوانم هەر سۆمای بێ دووری لە تۆ چۆن جێدێشتیم بە کاسەوە چۆن جێدێشتم بە کاسەوە ئەی ئەوینی خۆشەویستیم کە گڕت بەردایەزم بە هەناسەوە
گەڕایتەوە عەشقوا بین گەرشێت لێکردی ئەوە عەشقەکەی خۆتە بیناسەوە بیناسەوە خۆت فێری ئەوین کردم خۆت فێری ئەوینت کردم چۆن بووکەوە جێدێشتم خۆت فێرینت کردم چۆن بووکەوە جێدێشتم چی بوو تاوانی ئەم دڵە شێتم وەم عەزابەت پێچێشتم دادەی تسلیمە بە کاکە وەساری دەڵات پێشکەشە بەریش پەشیمانم لەو عەشقا پەشیمانم لەو عەشقا پەشیمانم هۆکاری عەشق و ئەوین هەر بووەتە گریانم هۆکاری عەشق و ئەوین هەر بووەتە گریانم ئەوینی تۆ نافرۆشم چمن خاوەن ئیمانم لە عیشق و ئەوین داری زۆر باشی لیازانم ئەو کاتە منی فرۆشدانی کە بێ سامانم ئەو کاتە منی فرۆشدانی کە بێ سامانم زانی بەبێ تۆ نییە وشە و دەمیێژانم زانی بەبێ تۆ نییە ڕۆشت و لە هێژان ئەی زێڕی عەیاری هەژدەی دڵ دەناڵێ وەکوونەی تۆکشە کەردەی هەولێری یا بەگزادەی کاروبەی تۆکشە کوردەی هەولێری یا بەگزادەی کاروبەی ئاخر ئەڕۆی وەجی وەی بەخێر بێبرا بەشی کاگارانی ئەوە لە خۆشی کاکە کۆساری دەناکەوە بەشداریوانی هەر بشی و دای بەخۆشە بچی مامۆساوەلی بۆ ڕادیۆ تیڤی ئەچدی گەڕیان ڕۆژی نەخڵە و گۆڤارە ویستم چاومان لێ بکەن چی عاشق و دڵدارە تۆ ڕۆشتی بەجێ
تێگەشتم بەرخۆت کردت بەو کارە بێوەفایت کرد لە ئازمنی تەنیا و بەچارە